ئەمڕۆ ڕۆژی 5 مانگی دا مانگی ئۆکتۆبر وەک ڕۆژی جیهانی مامۆستایان دیاری کرا لەلایەن یۆنسکۆ بۆ ڕێزگرتن لە پێگەی بەرزی مامۆستا بۆ ئەوەی کە ژیانێکی شایستان بۆ دابین بکرێت بۆ ئەوەی کە قسە بکرێت و زیاتر تیش بخرێتە سەر مافەکان و هەروەها ڕۆڵی گرنگی مامۆستا لە دروستکردنی مرۆڤدا و ئێمەش ئەمانەوێت لەسەر ئەم بابەتە بدوین لەسەرەوەی کە مامۆستایانی خۆمان لە کوردستان لە چه بارودۆخیەکان چیان بۆ کراوە پێویستەکە چیان بۆ بکرێت لەگەڵ ئەوەی کە ئەمڕۆ وەک ڕۆژی جیهانیەکە تەرخانکراوە لە لای خۆمان بەیانی لە ڕاستیە تەرخانکراوە بۆ ئەمیادە لەسەر ئەم بابەتەشە دوێن ئەم جیاوازیە بۆچی جا هەر بۆیە بە میواندارەتی بەڕێز مامۆستا تۆفیق کەریم ئەندامی لقی یەکێتی مامۆستایان لەسەر ئەم بابەتە ئەمانە زیاتر بدرێت مامۆستا تۆفیق سڵاوە لێبێ زۆر بەخێر ئەمڕۆش و بەیانیش هەروەک پێشەکی لەو بەڕێستان پیرۆز بێ جاپم خۆشە هەر لەمەوە دەست بکەین ئەم جیاوازی یەک ڕۆژێ بۆچی؟ سەرەتا جوانترین پیرۆزبایی ئاڕاستی مامۆستایانی جیهان و مامۆستایانی کوردستان بە تایبەتی دەکەین هیوادارین ساڵێکی پڕ لە خێر و خۆشی و دوورکەینەوە لە نەهامەتی و نەخۆشی و ڤایرۆس و هەموو ئەو دواکەوتوانەی کە بەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردندا هات لە جیهان و لە ناوچەکەی ئێمەشدا. ئەمڕۆ ڕۆژی جیهانی مامۆستایە لە جیهانە دیارە ئەم ڕۆژە لە 5 دی ساڵی 1994 لەلایەن بەپێی ئەو ڕاستپاردانی کە لە ساڵی 1966 لە نێوان ڕێکخراوی کاری نێودەوڵەتی و منەظەمەی یونسکۆی ئومەم متحیدە ئیمزا کرا کۆمەڵی ڕاستپاردە و پێشنیاز و یادداشتیان بەرز کردو و ئیمزایان لەسەر کرد لە ساڵی 1966 بۆ باشترکردن و ئەدای مامۆستایان و ژیان و گوزەران و مەبدەئی مساواتی بینی ژن و پیا و کوڕ و کچ لە جیهاندا و بەرەو پێشەوە بردننی وەزعی پەروەردە و فێرکردن لە جیهان لە ساڵی 1994 لەم ڕۆژەدا لە 5 دی 1994 یەکێتی مامۆستایانی جیهانی بۆ ژیانەوە و بۆ جێبەجەکردنی ئەو ڕاستپاردانەی کە کاتی خۆی لە ساڵی 1966 دراوە احتیفال و ئاهەنگیان جێڕا ئیتر بڕیاریاندا ئەو ڕۆژە بێتە ڕۆژی مامۆستایانی جیهانی. بەڵام بەیانیە لە کوردستان ئێمە لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری نەوەیەکەوە کاتێکە هاتینەوە و ڕێکخراوەکانی مامۆستایان هەموو پارتە سیاسەکان و جوڵانەوە سیاسەکان لە کوردستانە لەژێر چەتی ڕێکخراوی یەکێتی مامۆستایانی کوردستان یەکیان گرتەوە کۆنگرەی نوێم بەسترا لە 6 دی ساڵی 1992 بڕیادرا کە ئەو ڕۆژە بکرێتە ڕۆژی جەژنی مامۆستایان کوردستان. ئەوە جیاوازەکەیە ئەواتە ئێمە لە پێشتر بووین ئەوان لە دوای ئێمە بوون. بەڵام ڕۆژی مامۆستایان لە جیهانە بەپێی وڵاتەکان هەیە لە یەکی سێ بۆ نمونە عێراق لە یەکی سێ و مەسا هەیە وڵات هەیە لە 5 سێ هەیە لە 5 هەیە لە 25 نۆڤەمبەرایە هەیە لە 15 ئۆکتۆبەرایە جیاوازی هەیە بەپێی ڕۆژ بەڵام یەکێتی مامۆستایانی جیهان EI الدولية للتربية ئەو ڕۆژەیان دیاری کردووە و ڕۆژێکی جیهانی. باش مامۆستا بەچی ئەوترێت مامۆستایان تایبەتمەندی مامۆستا چییە؟ مامۆستا بەو کەسە دەوترێت کە ئەو زانست و زانیاریانی پێ ئەو ئاکارە بەرزە مرۆڤ دۆستانی کە پێیەتی بیگەنێت بە کەسانی تر. باشە مامۆستا ئەو کەسەیە کە بنیادنەری کۆمەڵگایە بنیادنەری نەوەکانی داهاتووە لە ڕووی پەروەردە فێرکردن ئەخلاق ئەدەب ڕەوشبەرزی هەموو ئەو ئاکارە بەرزانی کە مرۆڤ لە ژیاندا دەبێ پیادێکە مامۆستا ئەو سیفات و ئەو ڕەوشت و ئەو ئاکارە بەرزانە دەگەێنێت بە نەوەکان بۆیە لە هەندێک لە وڵاتان مامۆستا بە ئەمەلی ئومە یعنی بە هیوای گەلان ناو دەبرێت بە هیوای گەلان ناو دەبێت مامۆستا چرایکی پرشنگدارە لە ناو کۆمەڵگا ئەگەر بێت و هەمومان دەتوانین کارەکانی خۆمان زۆربیان لە ماڵەوە جێبەجەکەین بەس کەسمان ناتوانین بەتەنها بتوانین منداڵێکی خۆمان لە ماڵەوە بەتەنها فێرکەین بۆیە پێویستە بچێتە ناو کۆمەلگاوە کۆمەلگاش ئەو مامۆستا بە ئەزمون و بە توانا و لێ هاتوانی کە هەوڵ دەدەن بۆ پێشخستنی مرۆڤایەتی بۆ پێشخستنی نیشتیمان و وڵاتەکان و
لەسەر سیستمیشی پەروەردەی دروست بۆ کەسانە دەگوترێن باش جا ئێستا من وەک خۆم مامۆستای پۆلی یەک مشتا ناوەکەیم لە بیر ماوە ئەوە دەم خۆش ئەویست چۆن نەکرێت مامۆستایك بم تایبەتمەندیە جوانانەوە پەروەردە بکرێت هەر سەرەتا بعد لەسەر پەروەردەکردنی و دروستکردنی مامۆستایەکی لەم جۆرە قسەکەین جا دوای دێنە سەر ڕۆڵ و پێگەی مامۆستاش وڵی ڕۆڵ و پێگەی مامۆستا زۆر گرنگە لە ناو کۆمەڵگادا بەڵام لەسەر دەوڵەتیشە ژیان و بژێوی و پێشخستنی توانای مامۆستایان و هەموو ئەو پێداویستیانی کە پێویستە بۆ مامۆستا کە پیادەی کارێ و پیشە پیرۆزەکەی پێ بکە بۆی دابین مامۆستای باش سیستمی پەروەردەی باش بینای باش مسەزەمات و پێداویستەکانی خوێندن پرۆگرامی باش ئەمانە کۆمەڵگایەکی باش بنیادێنێ کۆمەڵگایەکی تەندروست بنیادێنێ بەڵام ئەگەر ئێمە لێگەڕین مامۆستا تەنها پەیمانگایەک یا کۆلێجێک تەواو بکات دایمەزرێنی بڕاتە ناوەندەکانی خوێندنەوە لێ نەپرسینەوانێ زوو ڕاهێنانی پێ نەکەین لە جیهان دوا دەکەوین لەمانە هەیە لە کوردستان ئێستا چۆنە وڵی هەیە چۆن نییە ڕاهێنان زۆر کەمە ئێستا بەو شێوازی ساڵانی زوونی ڕاهێنان کەمە بینا زۆر کەمە پێویستمان بە بینایی زۆر هەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین کەسایەتی مامۆستا پارێزین کەسایەتی قوتابی خوێندکاریش پارێزین بتوانین کۆمەڵگایەکی تەندروست پێکبێنین قوتابی بەپێی هەموو سیستمە پەروەردەی جیهانەکان لە 15 بۆ 20 قوتابی نابێت زیاتر لە پۆلێک دابێت لای ئێمە 45 و 50 لە پۆلێک ئایا مامۆستا چۆنی فریاب بکەوێت ئەو منداڵ و ئەو قوتابیانە پێ بگەینێت فێریان بکات و بگاتە سەریان و بتوانێت وەڵامیان دەستکەی قوتابیەکان لە مامۆستا ئەمانە کاریگەری زۆر نەرێنی کردوتە سەر بواری پەروەردە و فێرکردن هەم لە کوردستان و لە عێراق و لە ناو یعنی بۆ ئەوەی کە مامۆستایەک سەرکەوتوو بێ بتوانێت بە ئارامی ئیشەکەی خۆی بکە ئەو مامۆستا خۆشەویستە بێت کە زۆرێک لە منداڵان لاانێ ناوەکانشن لە گەورەیە هەل لە یادمەکەن ئەبێت یەکەم جار ئیمکانیت و دۆخێکی باشی بۆ بڕاستێت مەبەستی جەناب بەڵێ ڕەخساندنی دۆخێکی گونجاو بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن مای سەرکەوتنمان ئەگەر بێت و لە کورواتیا باواسکی کورواتیا بەرزترین بودجەی وەزارەت لە وڵاتە بۆ وەزارەتی پەروەردەیە لە یابان لەسەر وەزیرانی یابانیان پرسی هۆی ئەو پێشکەوت و تەکنۆلۆژیایە چییە لە یابانە جیهانتان داگیر کردو بۆ خۆتان موتی موچەی مامۆستا بەقەدەر موچەی وەزیر باشە با ئەنگێلا مێرکلیان وت ئەندازیاران و پزیشکان چۆن دەبێت موچەی مامۆستا لە هی ئێمە زیاتر بێت وتی چۆن دەبێت ئێوە داوای ئەوە بکەن موچەی ئەو کەسی ئێوەی پەروەردەکرد لە ئێوە کەمتر بێت ئەبێ زۆر لە ئێوە بەرزتر بێت یعنی دە زۆر لە وڵاتان مامۆستا بە گەورەم ناو دەبێت مەسەن لە بەرازیل ئەچێتە شوێنەکە پێیانن گەورم دەست بە سمەوە بۆ یعنی ئەمان دەبێتە هۆکار بۆ ئەو مامۆستا زیاتر گرنگی بە پیشە پیرۆزەکەی بات بۆ هاندانی اینجا مامۆستا تا چەند گرنگی بە منداڵان بدات بە قوتابیانێکان بە خوێندکە ئەوان زیاتر گرنگی بە خوێندن دەدات زیاتر خوێندنیان لە پیرۆزتر و خۆشەویستتر دەبێت بەهۆی مامۆستاکەیانەوە چونکە ئێمە دەبێت بەڕاستی هەڵسەنگانی دروستمان هەبێت بۆ مامۆستایانی نیشتیمان پەروەرد مامۆستایانی دروست مامۆستایانی خۆشەویست مامۆستایانی بەڕێز ئەو مامۆستانی کە بەرزترین ئاکاری مرۆڤایەتی دەگەینن بە قوتابیەکان بە خوێندکارەکان دەبێت لە بەرچاو بگیرن قەڵات بکرێن پێش بکرێن ژیان و گوزەرانیان بۆ دابین ساڵانە علاوە تەرفیعەکە بوو یعنی باس دەکرا بۆ مامۆستا ئەوانە ماوە ئێستا بە کوردی چی بەرزکردنەوەی پلەیە پاداشتا لە بەرزکردنەوەی موچەکانە ساڵانە مەسەن تێگەیشی 6,000 بۆێتەوە 5,000 8,000 تێگە ئەوە زیادەکان هەتا 10,000 ئەمە ماوە ئێستا ئەم ساڵانە هەیە بەڵام پلە بەرزکردنەوە نەماوە نەخێت لە ساڵی 2015 پلە بەرزکردنەوە ڕاگیراوە چەند داوامان کردووە هەتاوەکوی ئێستا حکوومەت بەڕایی لەسەر ئەوە نیاوە
مامۆستا هەیە دوو تەرفیعی فەوتاوە، مامۆستا هەیە سیانی فەوتاوە، مامۆستا باشە کە پلە بەرزەکرێتەوە مامۆستا ئەبێ بە چییە؟ بە سەرپەرشتیاری پەروەردەی یان بەس پلەیەکی موچەکەی بە 4 ساڵ جارێک موچەکەی مەسەنتەی لە 650ەوە بێ بە 670 ئەوە تەرفیع پلە بە ئەجینا هیچی نێک لە هینی مامۆستاکە نابێت تەنانەت لە پلەداری ڕاتبەکەی دەبێت جا مامۆستا هەر مامۆستا باش. لە هەندێک لە وڵاتان بۆ نمونە وەک چۆن بایعی تەرخانکرا بۆ هەموو هاوڵاتیان بەو شێوەیە بۆ مامۆستا حسابێکی جیاواز دەکرێت کۆمەڵی مەزیات و امتیازاتی تایبەتی بۆ دائەنن بۆی کە ژیانەکە بە قەولی جەنابەت بۆی ژیانێکی هەموارتر و ئاسانتر بێ. لای خۆمان چیکرا بەدەر لە موچەکە چه امتیازێکی تریانداناوە بۆ مامۆستا؟ بەڵێ ڕاستە بۆ نمونە لە قەتەر هیچ مامۆستایەک نابێت خانووی خۆی نەبێت و مامۆستا بۆی هەیە یەکەمی کەس کە قەرز و سلفا لە بانک بۆ خۆی ڕادەکێشێت مەسەن لە وڵاتی رووسیا بەس مامۆستا بۆی هەیە تێگەی گەشت کات بۆ چه وڵاتێگەوێ بۆ چەند ڕۆژێکی دیاریکرا و حسابی حکومەت لە سین هەروەها بۆ نمونە لە ئیسرائیل مامۆستایان ئەوەی کە تازە دامەزێت هەموو فەحس و فحوساتیشی لەسەر حکومەت باشە دەوراتی لەسەر حکومەت خانووی لەسەر حکومەت پێدانی سلفە لەسەر حکومەت پێدانی سایت لەسەر حکومەت دەیاتێ لەبەری بۆ کە ئەو گرنگی تەواوی یا بۆ مامۆستایە ئەو مامۆستایش گرنگی بە وڵات و بە نیشتمان و بە نەوەکانیدا بەڵام لای خۆمان شوێنی دیشە جێبوون نیە باشە مامۆستا قەرزارە مامۆستا لەوانەیە ئەو قوتابی و خوێندکاری کە دەرسی پێڵێ جوانترین سیاری پێ بەڵام مامۆستاکە پێی نییە مامۆستایان لە هەلومەرجێکی گوزارانی کراپە ژیاوە بەم دوو موچە سێ موچە نابێ ئەوە لە ساڵ 20وانە بڕاو و گەڕا بەڵام تێگەیشی ژیان و گوزارانی مامۆستایان لە قەرز و قۆڵە لە ناڕەحەتیە لە ئەرکی زۆر بەسەریەوەی ماڵ و منداڵی ئەم مامۆستایە چۆن دەرونی ئارام دەبێت کاتێک کە دەچێتە پۆلە و کێشەی نەبێت تەنها کێشەکەی ئەوە بتوانێت چۆن مستەلزەماتەکانی پێشترەکە لەگەڵ قوتابیەکانی لەبەرەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان باشتر خزمەت بە مامۆستایان بکە لای لێ بکاتەوانێ پیشەکە زۆر بە پیرۆز ڕابگیرێن مامۆستایان نەگیرێن زیندانی نەکرێن مامۆستا حەسانەی هەبێ مامۆستا لەسەر داوای موچەی نەکرێتە کوچی زیندانە و ئیتیهامی خراپی بۆ دروست بکرێت مامۆستا چی هەیە تاوەکوێ نەگومان کاری خراپە بکە باشە مامۆستا لەم ساڵانی دوای بەتابەتی لە دوای دروستبوونی کۆرۆناوە بابەتی خوێندنی ئۆنلاین ئەرچی مامۆستای دوو دروست کرد هەندێک لە مامۆستاکان دەڵێن ئەرکەکەی ئاسان کردوین هەندێکی ترڵەن نەخێ بە پێچەوانە و ئەرکەکەی قورس کردوین ڕابۆچوونیەوە لەسەر ئەم بابەتە ڕابۆچوونی ئێمە بەهۆی نەخۆشی کۆرۆناوە بەڕاستی ئاستەنجی زۆر هاتە بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردن لەبەرەوەی کە نەتوانرا قوتابیەکان بنێردێنەوە قوتابخانە بەهۆی ئەو پەتایە زۆر بڵاو بوو گەشەی کرد حکومەت بیری لەوە کردەوە کە خوێندنی ئۆنلاین ئەلکترۆنی ئۆنلاینیش نییە ئەلکترۆنیە دا پێویستە ئەوەش هەلومەرجی زۆریە بەڕاستی ئێمە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان لەسەر بودجەی EI یەکێتی مامۆستایانی جیهانی ساڵی پار چەند خولێکمان کردەوانێ لە سنووری لەقەکانە بۆ ئێمە لە سلێمانی کردمانەوانێ هەر 12 لەقەکە کردیانەوانێ بۆ ڕاهێنانی مامۆستایان و بەڕێوەبەر وایدەران کۆمەڵێکی بەحدود بۆ ئەی بتوانین لەلایەن سەرپەرشتیارانەوانەکە وترایەوە فێری سیستمی ئۆنلاین بە ئەلکترۆنیکردن چۆن ژوورێکی ئەلکترۆنی دروست دەکات مامۆستا هاوکات دەبێت لەگەڵ قوتابیەکان یا چۆن قوتابیەکان بەشدارەکان لە ڕێگەی ڤایبەرەوە لە ڕێگەی وەتسئاپەوە ئەو قوتابیانە لەگەڵیان بن و دەرسەکانیان بۆ شەرحکاوە ئەوان وەڵامی پرسیارم کرد مەبەست لەو بوو مامۆستا ڕوبەڕوو لەگەڵ خوێندکارە وانە بڵێتەوە کاریگەرێکی زیاتریان بە ئۆنلاین جا ئێمە ئەگەر بە ئۆنلاین بیڵینەوانێ بواری پەروەردەکەمان لە چی زەچێت ئەگەر بە ئۆنلاین بیلێنەوە لەوانێ بەشێکی کارە کەمان بڕات بەشەکەی کەین نەکەی ئێمە پرۆسەی یەکەمان پەروەردەیە ئەگەر پەروەردە ئەگەر منداڵ دابڕا لە قوتابخانەکان قوتابی کۆنتکارەکان دابڕان کارێکی زۆر خراپ تووشمان دەبێت و وڵات بەرە و کارە ساد دەبات بەڕاستی بۆ چونکە قوتابی لە ناو کۆمەلگارە
لەنا ئەو کۆمەڵ خوێندکاری کە لەگەڵ مامۆستایە هەر مەسەلی خوێندن نییە مەسەلی پەروەردەیە مەسەلی چالاکیەکانە چالاکی وەرزشیە چالاکی هوەریە چالاکی کۆمەڵایەتیە لە ناویە کاتچە هەڵسوکەوتەکان ئەمانە فێریانەکات بەڕاستی بەمانە ڕادێتۆ دەتوانی قوتابی ڕابێنی بۆ ئەوەی کەسێکی خوێندەوار و شیا و بە ئەزمموی دیا دەچێت ناو کۆمەڵگادا لەبەرەوە خوێندنی ئەلکترۆنیە خود ئۆنلاین وڵا تاوکاری پرۆسی پەروەردە و خوێندن نییە و ئاسەنگی زۆر وە ئێمە شارەزاژ نەبووین و زۆربەی وڵاتانی شارزان نین بەو بواری ئەلکترۆنیە بۆ شێوازە بخوێن بەڵکو باشترین شت ئەوەیە کە لە پۆلا بخوێنرێت لە پۆلا مامۆستا دەست بڵێتەوە ڕوبەڕوو لەگەڵ قوتابیەکانیان بەڵام ئەمەش ئاسەگیکان بۆ دروست دەکات ئێمە بڕیار دێ لە پەروەردەوە دەڵێ پێویستە قوتابیان و خوێندکاران مامۆستایان ئاستی مەسافە و نێوانیان ئەمەندە بێن بەڵام من چۆن دەتوانم پۆری خوێندنم هەیە 45 قوتابی تیا هەر ڕێگەن نەماوە مامۆستاکە ڕێچکەیەکی نەماوە لە بەردەم سەبورەکە بۆستی دەرسەکان بێ چۆن چۆنی من بیپارێز خۆی هەر هەر دەنگە دەنگێکی بچووکیش دروست پێ پێمە بێ قەرەباڵغیەکی منداڵێک دەم سەری پۆلەکە و بۆ ئەو سەری پۆلەکە تێگەیشتی تۆ لێ دەرشەحەکە ئەو لێوێشتی ئەی بەڕاستی کێشە زۆرە لە بواری پەروەردە پێویستە حکوومەت بیر لەوە بکاتەوە ئەو بوجە زەبەلاحی کە بۆ وەزارەتی پێشمەگە و وەزارەتی ناوخۆ و هێزەکانی ئەمنیەکان دانێ کەمیی بکاتەوانێ بەفیڕۆ نەڕات بەڕاستی لای لە وەزارەتی پەروەردە بکەنەوە قوتابخانە و خوێندگای زۆر بکەنەوانێ ئێستا چڕی دانیشتوان کەوتۆتە دەوروبەری شاری سلێمانی بە گوندەکانیشەوە بە گوندەکانیشەوە یعنی خەڵک لە ناوشارە ئەمەدە نەماوە ڕێژەی مامۆستا قوتابخانەیە 80 مامۆستا هەیە 90 مامۆستا هەیە بەڵام 200 خوێندکاری هەیە قوتابخانەمان هەیە 6 مامۆستای میلاکی هەیە باشە بەڵام 450 خوێندکاری هەیە ئەمە چۆنی دەکەێت ئەنا براوە بۆ وانە بێش زیاتر لە 70,000 وانە بێژ لە هەرێمی کوردستانە هەیە لە مانجی 2021 هەتا ئێستا 1 قروشان وەرنەگرتووە ئەو مامۆستای چۆن ژیانی ئەم چۆنی ئەتوانێت دەرس بڵێتەوە چۆن ئەتوانێت هیچ ڕاهێنانی چیشی بۆ نییە خەریجە و تەقەڕوجی کردو هاتووە تێگەیشی بەوانە بێژ دەسێت باشە حەقەکەی خۆشی نانیایە ڕۆژان ئەم ساڵ هیچ بەڵێنێک هەیە بۆ ڕەبەڕستنیکردنی مامۆستایانی وانە بێژ هیچ دڵخۆشیەک هەیە لە ئارایە هیچ بەرنمەیەک نییە تەنانەت بۆ بەگرێ بەستکردنیشان هیچ شتێک نییە تا ئێستا هیچ بودجەیەک تەرکان نەکراوە بۆ دامەزاردنی مامۆستایان ڕێخستنی میلاکات تا ئێستا نەکراوە کتێبیان تەبع کردووە ئەم ساڵ دەستیان خۆش بێت دەڵێ لە 100 کتێب چاپ کراوە بەڵام کتێب هاتووە پۆلیەکی پۆلی دوو بنەڕێ پۆلێکی بنەڕەتی لە 20 لاپەڕی پێوە نییە لە سەرەتاوە ئەو چاپخانی کە بەستێتی دەرزی لێ نەیداوە مامۆستا و بەڕێوەبەرەکان بێ دانیشن بەس بە کاپسەی گەورە دەرزی بن لە کتێبەکە باشە بۆ من لیژنەیەک نییە لێ پێچینەوە بکات لەم شتانە ئەمە ڕخنەی ئێوەی وەکو مامۆستا باشە مامۆستا هەندێک جار باس ئەنی ئەمە جگە لە گرفتەکان گرفتێکی ترێتە ئاراوە باس لە کرانەوەی کۆمەلگا ئەکرێ بەڵام بۆ مێسە دەمی ئێمەمانام بکەیتەوە یان ڕەنگە خۆشت ئەم شتە چەند جارێک بیستومانە جاران ئەگە مامۆستاکمە لە کۆڵانێکەوە ببینە ئەترسای نەچوینە کۆڵانێکی ترەوە باس بی مامۆستاکە لە دەرەوەی خوێندنگە نەمان بینێ ئێستا پێشەوانە بۆتەوە ئەمە کرانەوەی پێڵێن چییە ئەمە لای ئێوە وەکو مامۆستا چی دروست کردووە کاگای ئەزای چی ئێستا تەنها دایک و باوک و مامۆستا قوتابی بەخێو ناکات بەڵکو تیکتۆک بەخێوی دەکات سوۆسیال میدیا بەخێوی دەکات فەیسبوک بەخێوی دەکات کە زۆر بەداخەوە جوانترین مۆبایل و ئایپاد بۆ منداڵەکانیان دەقڕن و زەهریان هەیە باشە لێی ناپرسێتەوە وەڵا لە قوتابخانە دەرەچم هێمە دەرەوە ئەبینم 4 تەلەبەکان 5 لەسەری کۆڵانەکانە مۆبایلیان کردوێتەوە من نازانم چیان کردوێتەوە من نازانم سەیری چی دەکەن معلوم خۆ سەیریشتی زانستی و پەروەردەیی ناکات سەیری کار کشتی نەشیا و شتی خراپ و پێکەنین و شەڕ و ئەمان دەکات بەیانی هەیە لە قوتابخانە جێبەجێ دەکات یعنی کاری زۆر لابەلا دروست بووە وەڵا دەبێت پیاچوونەوەیکی باشی پیا بکەن ئەو مامۆستانەی کە ئێمەیان پەروەردەکرد ئێسەر سەری ڕێز و نوازشیان بۆ دادەنێوی بەڵام ئێمەی مامۆستا کە ئێستا بە کۆڵانەکان و بە شوێنەکانە دەڕۆین
واللهی منداڵان هیچ ڕێز و حرمەتێکیان نەماوە لەگەڵ ڕێز. باشە مامۆستا تۆفیق ئەوەی کە جاران هەبوو ڕاستە ڕێزێکی زۆری تیابوو بەڵام ترسێکی زۆریشی تیابوو ئەوەی کە ئێستاشێ بەداخەوە بە قسەکەی جەنابەت بێسنووریەکی زۆرە کە لەگەڵ ئەو فەرهەنگ و ئەو ڕێز و ئەدەبەی کە لەناو ئێمە هەیە ئەوە تۆزە یەک ناگرێتەوە چۆن بکرێت تەوازۆنێک دروست بکرێت لە نێوانە خۆی قوتابخانە دووەم ماڵی قوتابیە ماڵی یەکەمی قوتابخانەی یەکەم ماڵێکی ئەگەر ماڵ ئەگەر دایک و باوک خوشک و براکان بە جوانی هاوکاری یەک بن پەروەردەیەکی دروستی منداڵەکانیان بکەن ئامادەیان بکەن چۆن بەڕێیان دەکەن بۆ قوتابخانە چۆن ڕێز لە هاوڕێکانیان دەگرێت چۆن لێبوردەییان تیا بچێنن گیانی لێبوردەیی بە منداڵەکەی نەڵێت تۆ کەچوو بۆ قوتابخانەوە ئەگەر چێ هەچی قسەی پێغیدی وای لێوە بکات ئەمە نە ئەو کارەتون دوو تیژانەی ئەمە زۆر دەبین لەلایەن کەسانەکانەوە کە بە منداڵەکان دەگوتێت کارێکی خراپ بەڵکو بۆ ئارامکردن دڵ و دەرونی قوتابیەکان و منداڵەکانیدا بەس باسی ڕێز و خۆشەویستی و وەفا و لێبوردەیان بکەن کاتکە هێنە قوتابخانە مامۆستاش ئەمەندەی کە هاوکار دەبێت لەگەڵیانە و ئەو چالاکیانی کە پێیان دەگات لەگەڵەکە فێری لێبوردەیی و خۆشەویستی و ڕێز و محەبەتیان دەکات لە ناویەکە هەنێک جار بەداخەوە گوێمان لێ بێ بنبوورە قسەکەشت ئەبرم بۆ نمونە باوکێک کە تووڕە بووە لەسەر منداڵەکەی لە مامۆستای منداڵەکەی بەداخەوە یعنی با بڵێن لێدان و بەرکەوتنی فیزیکی تێکەوتووە یعنی مشکۆی مامۆستاش ناشری نەکا بەداخەوە بەڵێ زۆر ڕاستە ئێمە کتابی هەبووە مەسە مامۆستا ئەگەر زلێش پیاوی ئەگەر شتێک پیاوی سەکارێکی دزێوکە کرد بێت جا مامۆستاوە چییە وەڵایی دایکم ئەمنەی لیاوم دیۆسۆ وازیشم لەوە نێن بە تیرۆک بە عەزیەتیان ئازار و ئەشکەنجەی منداڵان زۆرە دی ئەمڕۆ دایک و باوکەکان نازان لەگەڵ ڕێزمان بۆیان زۆریان وەعی و معریفەت و ئەوانیان بە تایبەتی لەو شوێنە شعبی ئەوان زۆر کەمە یعنی لەسەر بچووترین کێشەی خۆیان ئازاری منداڵەکانێ بینی ومان ناتون کەچی هێت خەریکە ئەو ئازار و ئەندێشەی خۆی دەگوازێتەوە دیا بەسەر مامۆستاکان نەخێوان نییە ئەوە لە ماڵ بۆیە پێویستە بگەڕێنەوە سەر کولتورە مرۆڤ دۆستانەکەی خۆمان فەرهەنگی خۆمان چییە ئەوە جێبەجێ بکەین منداڵەکانمان لەژێر سەرپەرشتی خۆمانە گەورە بکەین ڕێز لە مامۆستاکان بگرین توانە و هیلاگون و مادووبوونیان لە بەرچاو بگرین هاوکاری منداڵەکانمان بین خۆمان بەکاری لابەلاوە خەریک نەکەین فێری خوێندون و سینیاکەین بۆ ئەوەی دوانەکەون ڕۆژانە لەسەر دەوڵەتیش پێویستە ژیان و گوزەرانی مامۆستایان فراهەم بکات شوێنی نیشتەجێبوونیان بۆ دابین بکات لە ئیشکردن و لەو کارانی کە کاری مامۆستانی دوورکەوینەوە ڕاهێنانی باش بە مامۆستایان بکرێت سیستم و فەلسەفەیەکی باشی پەروەردەیی دروست بۆ وڵاتەکەمان دابنین ئێمە بەوانە پێش دەکەوین بەکاری تر پێش ناکەوین بێگومان مامۆستا تۆفیق کەریم ئەندامی لەقیەکێتی مامۆستایان سپاس بۆ ئامادەبوون